بەڵێ سڵای خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە لە کاتێکدا موچەخۆرانی هەرێم چاڕوانی ئەوە بوون کە پێش دەژن موچەکانیان پێ بدرێت بەڵام نووسراوێکی وەزارەتی دارایی عێراق کە بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خستیانێ و تۆڕە کۆمەڵاتیەکان و ڕاگەاندنەکان وەکو بۆمبێک تەقیەوە نیگەرانی زۆری بەدوای خۆداهێنا مشتمڕی زۆری بەدای خۆی داهێنا کە ئەم بابەتە لەم کاتەیە بۆ ڕوویدا و دەبێت لە ئێستادا چی بکرێت کە موچەخۆرانی هەرێم ئایا موچەی مانکانی تریان پێدەدرێت یاخود موچەی مانگیان پێش دەژن پێدەدرێت ئەم گرفتە چۆن چارەسەر دەکرێت من گفتوگۆ لەگەڵ خۆیان دەکەم کاک سۆران سڵاو لێبێ دڵی هەموو موچەخۆرانی هەرێم ناخۆش کرد بۆی کە نووسراوێک خستانێ و تۆڕە کۆمەڵاتیەکان کە موچەخۆران چاوەڕوانی پێچاوانەکەی بوون کە موچە وەربگرن ئەم نووسراوە چییە لەم کاتی ئێستایەوە دەبێت چی بکرێت بۆ چارەسەری ئەمە بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەداخەوەی کە بەردەوام موچەخۆرانی لە قەلەقیا هێشتۆتەوە درێژە کێشانی و ناکۆکیانەیە لەسەر نەوت و داهات لە نێوان هەرێم و بەغدا ئەگەر نا ئەوە حەقیقەتی دۆخی موچەیە کە ئێمە باسمان کردووە و ڕاستیەکانمان بە خەڵک وتووە جا ڕاستیە تاڵەکان ناخۆشە و ئەوانەشی کە ناڕاستی شیرین بە خەڵکەڵێن ڕەنگە مەودای کورد بێ و دەرکەوێ کە ناڕاستیەکان ناتوانێت ئەم حەقیقەتانە بشارێتەوە کە ئێمە لەگەڵ بەغدا کێشەی بەردەواممان هەیە. طبعاً بەداخەوەی لێم کە بەغدا هاتووە بودجەی ساڵی 2023 و 24 و 25 تا مانگی 4 پێکەوە حساب کردووە و ئەو پارانی کە لە نەوت هەرێمی کوردستان دەستی کەوتووە و نەیگەڕاندۆتەوە نە بۆ دارایی نە بۆ موچە نە بۆ پرۆژە و سەرفی کردووە و عێراق چاوی لەسەرەوەیە کە تۆ خۆت نەوتە فرۆشی بەتەن کرد داهاتەکەیە بەی ئێمە لە ساڵی 2024 یەک موچەمان فەوتا کە موچەی مانگی 12 بۆ حکوومەتی هەرێم ئامادە نەبوو 400 ملیاریشی وەرگرتووە بۆ موچەی مانگی 12 تەواوکاریەکەی بخاتە سەر موچە و لە داهاتی نەوت و ناوخۆ لە کاتێکە بە ساڵی ڕابردوو 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە. عێراق ئەمانەی حساب کردووە لەسەر هەرێم بەڵام ئەوەی جێی گەرانیە ئەوەیە کە عێراق لە بریەوەی بێسکاڵا لەسەر ئەوانە بکە کە بەرپرسن لە کۆکردنەوە و بردننی داهات بە نەوت و ناوخۆ دێت موچەی خەڵک وا لێ دەکات. هەرێمی کوردستان و خەڵکەکەی حوڵاتی عێراقین و ئێمە کە بەویستی خۆمان نییە عێراقین ئەو حکوومەتە ئیتحادیە حکوومەتی هەموو عێراقە دەبێت جیاوازی نەکات لە نێوان هاوڵاتیەکی زاخۆ و هەڵەبجە و سلێمانی و هەولێر و بەسڕە و بەغا و ئەنبار. بۆ ئەو سزایە بەسەر موچەخۆرانی هەرێمە تەطبیقەکرێ وەکو خۆ دەڵێ بۆ سزاکە بەسەر ئەو کەسانەیە ناسەپێندرێکە وەکو خۆ دەڵێن ینی مەسەلەن داهاتی نەوت ناگەڕێنەوە نەوتە فرۆشن بە قاچاق ینی نەوت ڕادەست ناکەن. ئەوە طبعاً زۆعفی حکوومەتی عێراقیە و ئەوە مەوزوعێکی سیاسیە سەرەڕای ئەوەی ناکۆچی هەیە لەسەر داهاتەکان بەڵام لە ڕووی سیاسی و هێشتا ئامادە نین ئیجراعات بەرامبەرەوانە بکەن کە داهاتە بن کە داهاتیان لایە. ئەگەر ئەو داهاتەی لە هەرێم لە نەوت و ناوخۆ دەستەکەوێ هەردوو حیزبی دەسەڵاتدار نەیان بردایە و بۆ پرۆژە و موچە و ژیانی خەڵک سەرفیان کردایە 100 نەفرەتمانە کرد لە عێراق و بەرامبەریانە وەستاینەوە بێمنەتە شەبوویندەیان. بەڵام تۆ میلەتەکەت کردووە بە سوالکەر و برسی هیچ مانگێک بە شێوەیەکی ئاسایی سەرەڕای هەبوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی موچەی وەرنەگرتووە بە کوڕوزانەوە و پاڕانەوە و تەکلیف هەموو مانگێ موچە هاتووە. لەو لاشەوە دەیت بەردەوامی لە نەوت فرۆشتن بەردەوامی لە کۆکردنەوەی داهاتی زۆری ئەم هەرێمە. عێراق ڕاست دەکات تۆ لە 2023 تا مانگی 4 بەبێ نەوت لە 2025 19 تریلیۆن داهاتێ بووە. چەندی تەسلیم کردووە لەو 19 لەم 4 مانگا لە داهاتی ناوخۆ 199 ملیاری تەسلیم کردووە لە 2 ساڵی ڕابردووشە 580 ملیارێکە. ینی چەندی نەقسە کە عێراق داوای کردووە
هەژدە تریلیۆن و شتێک تۆ داهاتە هەبووە کوا یعنی هەمووی شەریکاتی نەوت بردی ئەگەر وایە بۆ ناڵێن ئێمە داگیر کراوینەوەم شەریکانە نەوتەکەمانە بن و قەرزەکەی بۆ ئێمە جێڵن یعنی چی معقول ئێمە 9 ملیار دلار لە نەوت قەرزار بین و بایی 19 تریلیۆنیش نەوت و داهاتمان هەبوو بێ و چەند موچە لە 2023 فەوتە لە 2024 چەند موچە فەوتە ئێستا لە مانگی 5 عێراق پێمان بڵێ تەواوی تر موچە نانێرم بۆیە ئەمە ناحەقیە بە حەقی خەڵکی کوردستانە کرێ هەردوو حکوومەتەیکەن ئەوەی کە حکوومەتی عێراقی ئامادەنیە ئیجرات لەگەڵ بەرپرسانی هەرێم کە ئەوەشی کە هەرێم داهاتەکە ئەبا نەوتەکە ئەبا و موچەی خەڵک بۆ بە بارمتە و بە ئەو دۆخە لە نێوان هەردوو حکوومەت دەبێت چی بکرێ بۆ چارەسەری ئەم وەسا دەبێت چی بکرێ بۆی کە ئەم موچەی ئەم چەند مانگی کەماوە گرفتی بۆ دروست نەبێت ئەبێ سەرە کۆمار وەزیرە کوردەکان دوای ئەوان فراکسیۆنەکان بە یەک هەڵوێست لە بەرامبەر بەغدا بوەستین و بەرامبەر هەرێمیش بڵین کواو داهاتانە و حکوومەتی هەرێمیش نەڵێ من داهاتی خۆمە بەم موچەی خەڵکیش بەغدا نایدا خەتای من نییە بەغا بەرپرسە نەخێر هەردوو لا بەرپرسیارن و لەم نێوەندا دەبێ موچە تا ئێستا ڕزگار نەبووە لەم ناکۆچ و ململانیە قەراری محکەمەی ئیتیحادیش عێراق جارێکی تر لە محکەمەی ئیتیحادی پرسیوە لە ناو نووسراوەکە هەیە کە دەڵێ تا ئێستا هەرێم ئامادە نییە بۆ تەوتین چونکە قەراری محکەمەی ئیتیحادیش دەڵێت موچە بە تەوتین لە چوارچێوەی پشکی هەرێم بۆ عێراق لە پشکی هەرێم تەواو بوو لەبەرەوەی نەڵێن نەخێر قەراری محکەمەی ئیتیحادی بۆ موچە هەیە ئەڵێ تەوتین هەرێم ئامادە نییە تا ئێستا شەڕی چەند بانقێکەکە و تەوتینی نەکردو ئەوەش بەشێکی ترین گرفتەکانەکەم جارە لە نووسراوەکە ئاماژەی پێکراوەتەوە سەرچاو سپاس بەڵێ تاوەکو ئێستا ئەوەی کە لەم نێوانەیە ماوەتەوە دیار نەبوونی چارەنووسی موچەی موچەخۆرانی هەرێمە